کەسێک کە مناڵیشی هەبێت لەمەیاش بەشێکی تایە کە چۆن دانی بشوارڕێنمایە بە مناڵ ئەمە ڕێژەی چۆری پێڵێ ڕێژەی ماسوگەکانێت پێتەڵێت وەزنەکە و پێڵێت لەگەڵ ئەوەش پێتەڵێت ئەبێت چی بکە بەکاربێنی چی بکەیت لێرە یەکێک لەو بابەتانەی سەرنجڕاکێش بوو بەلای منەوە مەبەستم بۆ بینەرانی پایتەخت میدیای بگوازمەوە بابەتی ئەم ئاوێنەیە بوو کە لە دوای منەوە دیارە بەسەوە کردەوە پزیشک هاتووە تێستەکەی تێستی کردووە دوسێ ڕۆژ لەمەوە پێشوار خۆی پزیشک بووە هاتووە وتێتی من ئەمە لەگەڵەوەی کە لە شوێنی کە کردومە بە پارەی کە ئەوی کە پارێکی ڕەمزیە کە تاقیەکان کردوێتی عینەن تێز بووە. سلااوان لێبێت ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە 15مین پێشانگای نێودەوڵەتی هەولێرم بۆ بیناسازی و ئاوەدانکردنەوە هەروەها ژێرخانی ئابووری وزە لێرە یەکێک لەو بابەتانەی سەرنجڕاکێش بوو بەلای منەوە مەبەستم بۆ بینەرانی پایتەخت میدیای بگوازمەوە بابەتی ئەم ئاوێنەیە بوو کە لە دوای منەوە دیارە یەکێکە لەو ئاوێنە زیرەکانەی کەوا کەسی بەکارهێنەر لە کاتی بەکارهێنانیدا تەواوی پشکنینە تەندروستیەکان و چەندین تایبەتمەندی تری جیاوازی لەگەڵە من پێم خۆش زانیاری زیاتر لە کاکسیڤان وەرگرم سلااوت لێبێ کاکسیڤان ئەم کاتت باش هەموو کاتێکە باش سپاس دەکەم ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت تایبەتمەندی ئەم ئاوێنەیە چییە کە ئێستا لێرە نمایشتان کردووە بەخێبن یاخوا ئێمە ئەم ئاوێنە سمارتەمان هێناوتە عێراقەوانێ ئەم ئاوێنە سمارتە کە تایبەتە بە هێڵس تایبەتە بە تەندروستی ئەو کەسانی کە بەکارێنە باشە ئێمە زۆر شتی کەمان هەیە کە سمارتە بۆ نمونە تەواڵەتی سمارتەیە کە ئەم هەمومان بینیمانە لە ڤیددیۆیا بێ لە شوێنانە بێت بینیمانە بەڵام ئەمە شتێکی تایبەتە کە بۆ تەندروستی تاکەکان بەکارێت کە ئەو کەسانی کە باەق بە تەندروستی لەبەری لەم ڕۆژگارەیە خەڵک بیری چۆتەوانە کە باەق بە تەندروستی خۆی بات لێرە ئەتوانیت تۆم ئاوێنەی لە ماڵی خۆتا دابنێت و هەموو دقە و هەموو ڕۆژێک بتوانیت تەندروستی خۆت بزانی چییە بزانی ڕێژەی چوری چییە لە لەشتا ئەمە ئیشکردنەکەی زۆر بەسیتە ئەو پشکنینە تەندروستیانە چین کە بوو کەسی بەکارێنەر دەیت بەڵێ ئەمە ڕێژەی چوری پێڵێ ڕێژەی ماسوگەکانێت پێتەڵێت وەزنەکە و پێڵێت لەگەڵ ئەوەش پێتەڵێت ئەبێت چی بکە بەکاربێنی چی بکەیت ئەمە لە ڕێگەی چیەوە ئەم دیڤایسەمان هەیە ئەم پارچەیە خۆت لێرەیە ئەتوانیت ئەمە خۆت بکێشیت لەسەر ئێرە لێوێ سکان تەکات ئەمەش سیستەمێکی تیا سکان تەکات باشە هەموو جسم سکانەکە کە ئەوە پیشان دەکەن بەڵێ ئێمە ئێستا توانین لێرە تێستی بکەین جا پێشەوەی کە بەکاری بێنین ئەمە بۆ کەسێک کە مناڵیشی هەبێت لەمەیاش بەشێکی تایە کە چۆن دانی بشوارڕێنمایە بە مناڵ بۆ نمونە لە دەلاخانەی ئەتوانی یوتیوب و ئەمانەی بخێتە سەر ئەتوانێت کابرا بەکاری بێنێ بۆ ئەوی بێتاقەت نەبێت سەری ڤیددیۆیە بکات سەری فلیمە بکات دەلاک و سەرچاک و بەڵێ بۆ ساڵۆنی ئافرەتان یانی ئەتوانی ئەم شانە بەکاربێنێ مەجموعە مواصفاتی تر تۆ ئەتوانی لەگەڵ مۆبایلەکەش تا ڕەبتیکەی باش ئەمە بەشی وایفای هەیە ئەوی هەیە کە خاڵی گرنگ کە بەڕاستیش باسی کرد لە پێشەشیە کە ئەوەیە کە ئەتوانیت تەندروستی کەسەکە پێ بڵێ ئێستا ئەتوانیت تێستی بکەین فەرموو من سەرەتا ئەفوداتا و ناو ئەچێنە سەر بەشی هێڵس لێرەیە من ویزەرێک بۆ بەڕێستەکەمانە کە ئاگە ئەحمەد باشە ئێستا ئەگە ئەمە ویزەرە بکەینەوەوانێ با ویزەرە بکەینەوە باڵاکە بشانین بۆ نمونە کاگە ئەحمەد باشە تەمەنەکەش تقریبا 28 ساڵ ئیتر فیمێڵ و مێڵەکە بڵین پیا و ئافرەت ئێمە پیاوەکەیە ناوی کەسەکە ئەتوانین داخڵکەی ئێستا بە ویزەر دوو داخڵمان کردو باشە ئێمە سەیڤەکەین ئێمە ئەم ویزەر دووە ئیتر بووە بە ئەکاونتێک لەنا ئەمە غەز نەبێت ئەم داتایەتەوە توانی تا 3 ساڵ 4 ساڵ تیای بمێنێتەوە کێشە نیە بەڵێ بۆ کەسی کە دووبارە بەکارهێنێتەوە ئێمە ویزەر دوومان بەکارهێنا بەڵێ ئەمە ئێستا چێن سەر ویزەر دوو بەڵام بەڕێز ئەبێت من دەبێت سەرەتا بچمە سەر ویزەرە باشە بەڵێ پێماوێ ئەبێ بە پێخواسی بچیتە سەر بزانە ئەمە لێرە ئاڵێت ناخوێنێتوانێت ئەبێ بەڕێزیت پێڵاوەکانی ئازاد نەبێت دوو لە ڕووی بیسەران و بینەران دایبکەنیت و بچیتە سەر دەوێت من لێرەوە تێستی دەکەم بزانم چۆنی ئێستا لێرە تەواوە کێشەکەشم بە تەواوی دەخوێنێتەوە دادە بەزینەوە تەسەوڕ دەکەم بە گۆریەشەوە ئەمە نەیخوێنێتەوە دەست خۆش ئەوەش پێشتر هەر ئەوش کێشەیمان بەس ئێستا کێشەکەی بە تەواوی خوێندومەتەوە تقریبا باشە 73 کیلو 800 بۆ کیلۆکەیە ئەنجا ئێستا ئەمەیان داتاکانمان یاوەتێ لێرە تەمەن و باڵاکەت لەگەڵ کێشەکەتا تۆ هێڵسی پێتەڵێ سەوستەیاتێ هەیە پرتەقاڵی هاتێ لەبەرەوەی چییە
باش نییە بێ خۆی حەلکە هەیە سوورە ئێستا پێش بەڕێزت هەردی قەناتێکی تەلەڤیزیۆنی تر بوو ئەو سووریە لەبەری وەزنەکەی زۆر لە تەمەن و لە باڵەکەەوە کرد کە لە هەمان کاتدا پێش دەڵێتن کەوا بەڵێ ئێستا لێرەیە باسی هەموویەکە ئەمە نۆرمالە بیەمایەکەی نۆرمالە بۆ دیفات ڕایتەکە و نۆرمالە ئەمە شتێکی باشە فیزیکال فات ڕایتەکەش ئەوە لۆوە ئەبێ بیکەی بە نۆرمال خۆی ئەمانەیە وەکو بۆرنەکە وەکو ماسوولکە و ماسوولکەکە و باشە نۆرمالە بەڵام هەندێک ماسوولکە هەیە باسیەکات ئەم ماسوولکانە و یەک تۆز لەوە ئەوەی کە نووسویەتی وەکو وەتەرەکە ینی ڕێژەی ئەو لە جسم تا بەڕێزی نۆرمالە ینی هەموو داتاکان یایەتی ئەو لەگەڵ ئەمە ئاتن لەبەرەوەی کە پرۆتین ڕیت و ڤیتامیدی لەبەر ئێمە ناشرین بەرهەتاوە ڤیتامیدی ئاتن خۆمان لۆ خوێنێتوانە بەڵام ئێستا خەڵکی جنوبم تێز کردووە بەسڕ و ئەمانم تێز کردووە کە ئەویان هایە ئێمە لۆ ئەوان هاە لەبەری هەتاوەکە و تیشکی خۆر و لە بەرهەتاوە کردەوە پزیشک هاتووە تێستی کردووە دو سێ ڕۆژ لەمەوە پێشوار خۆی پزیشک بووە هاتووە و تێتی من ئەمە لەگەڵەوەی کە لە شوێنی کە کردومە بە پارەی کە ئەوەی کە پارێکی ڕەمزیە کە تاقیەکان کردوێتی عینەن تێست بووە یعنی 100% تێستە بووە ئەجا لێرەیە هەموو ئەو داتانە و پێڵ ئەڵێ بەڕێزی پێویستەکە لە ڕۆژێکە چەندێک کالۆری بسووتێنیت 2120 باشە لەگەڵ 1970 کالۆری بسووتێنی ینی نۆرماڵی تۆ ئەمە دیتێڵەکانی هەموو سەر بەشەکانی تر بۆ ئەوەی زۆر باشە بێتەوە ئێمە بەشەکانی تر چیتیایە بەشی وتمان تایبەتە بە مناڵ ئەوە سێرمان کردووە ئەمە لێرەیە ئەمە ترایلەرێکە بڵین ڤیددیۆکی کورتە بە چەند ستێپێکە بۆ مناڵەکە کاچێت تێرە پێویست ناگات تۆ ئەمە بینێ ئەزانێت چی بکاوچینەکە ئەمە چەند ستێپێکیشی تایە هەموو بەشەکانێکی تایە ئەنجا بەشی ئەو بە باسمان کرد یوتیوبەکەی تایە بەشی یوتیوبی تایە بەشەکانی تریشی تایە ئەتوانی بۆ نمونە لیدێکیشی تایە ئەو لیدە ئەتوانی تۆ بۆ نمونە ئەلوانەکانی بگۆڕی زیاو کزیکەی باشە ئەتوانی ئەلوانەکانی گۆڕی ئەمە فول سمارتە باڵێ ئەتوانین ڕەبتیکەی لەگە وایفای و موبایل دەکەم ئەلەرم و ئەمانەشی تێدایە بۆ هەموو ئەوانی تیا سکرین سەیفەری لەسرە ئەوەی لەسرە مهمترین شتێک لە لای ئێمە چییە هەموو تاکەکان بە مناڵەکانیشمانە هەوڵ بین هۆشیاری تەندروستی لەگەڵ ئاو پاراستن ئەمە کە مهمترین شتە بۆی کۆمەڵگە بمێنێتوانێت بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان یەکێک بوو لەو بەرهەمە تایبەتانەی کەەوە لە پێشانگای نێودەوڵەتی بۆ ئاوەدانکردنەوە و بیناسازی نمایش کراوە کە بۆ بینەرانی پایتەخت میدیا مانگواستەوە دیمانەکانمان نیشاندان.